خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵاو کارانم بەیەکەوە شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. دادگای فیدراڵی وردە وردە بڕیارەکانی بەسەر هەرێمی کوردستاندا جێبەجێ دەکا و لە دوا بڕیاریدا کە لە دوو بڕیاردا خۆی دەبینیەوە بەشێک لە وڵاتیانی هەرێمی کوردستان بە شایی و دڵخۆشی پێشوازیان لێکرد، بەشێکیشان دڵتەنگ و نیگەرانن. ئەمە تا ئەم ساتانەی کە قسەی تێدا دەکەین ڕۆژەوی سەرەکی مەجلیسە سیاسی و کۆمەڵاتیەکانی خەڵکی هەرێمی کوردستان و سۆشیال میدیایە بە جۆرێک کە لە بڕیاری یەکەمدا دوای ئەوەی کە بڕیار دراکە یاسای هەڵبژاردن بە جۆرێک بێت کە بەسەر 4 بەزنەدا دابەش بکرێەوە 11 کورسی کۆتا لە هەرێمی کوردستان بە نایاسایی وەسف کرا. ئەمە بۆ جێگەی دڵخۆشی خەڵک بە تایبەتیژی ئەوانەی کە پێیان وابوو هێزێکی سیاسی لە ڕێگەی ئەوانەوەیان ئەوان بە جۆرێک لە جۆرەکان بەکاردێنێت. بەڵام لە بەرامبەردا هەم ئەو هێزە سیاسی کە پارتی دموکراتی کوردستانە لەگەڵ پێکاتەکان ئەوە ڕەت دەکەنەوە و پێیان وایە کە ئەوە زوڵمێکە لەوان کراوە. لەلایەکی ترەوە یەکێکی تر لە بڕیارەکانەوەی کە حکوومەتی فیدراڵی لەگەڵ هەماهەنگ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت شایستە دارایەکان یا موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا دابەش بکەن. ئەمە هەواڵە خۆشەکەیە، بەڵام خەڵک یان موچەخۆران و فەرمانبەران هەر یەکە و بە تێگەیشتنی خۆی و بە تەجروبەی ڕابردووی یان بەو معاناتانی ڕابردووی باز لەوەکە کەڵێ هێشتا ڕەنگە ئەمە دەرەنجامی نەبێ و هەر قسێ و ناچێتە گیرفانەوە. یەکێکتر لەوانەی کە تەنانەت تورکمانەکانیش لە ئاستی بەرپرسیارەتیش زۆری قسەیان لەسەر کرد ئەوەی کە باسە کرێت لە سەرۆکی یەکێتی گرتەیەکی ڤیددیۆیی هەیە بە یەکێک لە هاوکارەکانی خۆی دەڵێت جەمال لۆمارێ. بەشێکی زۆری خەڵکی کوردستان پێی وایە کە مەبەستی لەو پێکهاتانە بووە کە بە جۆرێک لە جۆرەکان لە بەرژەوەندی پارتی دموکراتی کوردستان لە ناو پەرلەماندا کاریان کردو و بەوانی وتووە لۆمارێ. بەڵام زانین یەکێتی مەبەستی تورکمان و مەسیحی و کلد و ئاشووریە ڕەسەنەکانی ئەم وڵاتێ هەمووانە لە ڕەهەند گفتوگۆی لەبارەوە کرێ بە میوانداری هەریەک لە بەڕێزان. بەڕێز مامۆستا عەبدولخاڵق ماوەتی کادری پێشکەوتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، مامۆستا بەخێر بێت. لە بەغداش بووی هەرچی لە هەنگبەکەتدا لەبارەی مەسەلەی موچە و بۆمان باس قوربانی چاوت. مامۆستا بەڕێز کاک بەهجەت ئەحمەد شارەزای یاسایی، سوپاس بۆ بەڕێزیشتان. سوپاس. هەروەها دکتۆر ئاراس عەبدوڵڵا پارێزەری ڕاوێژکار و هەروەها پسپۆڕی یاسای نێودەوڵەتی، سوپاس بۆ دکتۆر ئارازیش کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. مامۆستا عەبدولخاڵق، ئەم دوو بڕیارە تێکەڵ نەکەین. سەرەتا مەسەلەن پێم خۆشە یان بە پاکێجێک باسی هەردوو بڕیارەکە بکەین لەسەر مەسەلەی موچە. ئەوەی کە لای تۆ گەڵاڵە بووە چییە کە ئایا بەڕاستی ئەمەش یان زۆر بەس ڕاشکاوی بڵم دیزە بە دەرخۆنە ئەکرێ؟ بەنای خوای گەورە و میهرەبان مستەرەتا پیرۆزبایی لە هەموو مامۆستایان فەرمانبەران و تۆڕی چاودێری کۆمەڵایەتی هەموو ئەوانەی کە موچەخۆری حەقیقین هەموو چەخۆری حەقیقین لە کوردستان پیرۆزبایان لە یەکەین. لەمە دووە ناتوانرێت دەست بە موچەکانیان ببرێ. ئێمە ناڵێن ئەمە لە ئێستاوە چۆن ئەم قسەیە ئەکرێ یان بە ناوی داد، بەڵام ئەوەی ئێمە کە لە بڕیارەکانی دادوەرمان ڕوانی بە دڵنیاوی ئیلزامین بۆی ئەم قسەیەکەین و جارێکی تر ناتوانرێ ئەم دەسەڵاتە دەست بۆ موچە و ڕوبع موچە و نیو موچە بەرێ، جارێکی تر ناتوانێت یعنی دەست بخاتە ژیرفان و سەرخان و ژێرخانی ئەم وڵاتە تاڵام کە. ئێمە هەر لەم بەرنامەی جەناب تا چەندین جار لەگەڵ و برادرانی دەسەڵات چی یاسایی بوو بن چ خەڵکانێکی سیاسی قسەی ئەومان کردووە. ئێمە هەرێمێکمانەیە ئەمە هەرێمە ئەکرا جوانتر مامەڵێ لەگەڵا بکرێ، ئیدارەیەکی جوانتر بکرێ بەڕاستی و لە هەموو ئەسەساتەکان لە پەرلەمان، لە ئەنجومەنی محافظات، لە کۆمیسیۆن، لە هەموو ئەوانەی تر کە بەداخەوە ئێستا لە ژێر پرسیارن و بڵێن هەڵوەشاونەتەوە. ئێستا بڕیار لە لای دادگای فیدراڵی عێراقا و ئەم جارەش جارێکی تر ئەمەی هاتەوە سەر کە بە بڕیاری دادوەر لە دادگای فیدراڵی بڕیار درا هەم حکوومەتی هەرێمی کورد و حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵیش ناوەند ئیلزام کراون بەوەی کە موچەی فەرمانبەران لە هەرێمی کوردستان ببەزرێتەوە بە تۆڕی موچەی فەرمانبەرانی هەموو عێراقەوە و ژمارە بانکیان بۆ بکرێتەوە و لە هەموو شوێنەکانی نیشتەجێبوونی خۆیان ئاسایی مامەڵەی موچە وەرگرتنی خۆیان بکەن و
دوور بێ لە هەموو بابەتێکی ئەوی بەدوادات چونت کردو ئەمە لە حکوومەت یاریمی کوردستان ئەتوانرێت جێبەجێ بکرێت. ئەزان چی ئەوەی ئەمەم جارە خوێنمانەوە بەڕاستی کار لە چەند جەلسەی کە ئێمە لە بەغداد لە هۆڵی جەلسەکان بووین کە کاتێکدا دۆر قسەی لەسەرکرا بەداخەوە ئێمە کۆمەڵشتی ترمان بینی لەوانە کات نەبێ باسی ئەو بکەن ئەگەرنا برادران لە نوێنەراتی حکوومەت یاریمی کوردستان لەوێ داوای مهلەیان کرد لە جەلسەی سێم دوای خستیان جەلسەی چوارەم لە جەلسەی چوارەمیش داوای مهلەیان کرد داوای کرد کە ئەم جەلسەیە با جواب بکەوێ ئێمە دیارە کۆمەڵێک داواکاریمان لەسەر با جواب دێنەوە باوەڵام دێنەوە جەنابی دادوەڕەتی کردە وتی وە چەندین ساڵە داوای مهلە لەو خەڵکاکن چەندین ساڵە ئێوە چۆن لە دیزە بەرخۆنی کۆمەڵە شتێک کرد وەکو قسەی جەنابەت ناکرێ ئێوە بەردەوام لە ئیعلام باسی ئەوەکەن کە ئێمە هیچ کێشەمان لەگەڵ بەغان نەماوە ئەوە نوێنەری وەزارەتی دارایی عێراق یان دنیایەک مەشاکلی لەگەڵ ئێوەیە هەیە بۆیە ئێمە مهلە نادێنەوە بە ئێوە و کات نادەینەوە بە ئێوە بڕیارە دێن ڕۆژی چوارشەمە ئەمە قسەکەی ڕۆژی یەکشەمە بۆ چوارشەمە بۆیە ئەوەی کە ئێستا ملزەمە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتی داهاتی نانەوتی سەر سنوورەکان ئەوەی ئیلزامی کردو بە سەریانە ئەبێ جێبەجێ بکەن و ئەبێ ڕادستی حکوومەتی عێراقی بکەن ئەگەر نەکرێ بە دڵنیایە و بۆ بەرنامەی داهاتوو لە دادگای فیدراڵی بڕیارە درێ سزای شخص بە شخص تاک بە تاکی ئەم دەسەڵاتە کە ئەوەندە ساڵە دەستی خستوێتە ژیرفانی خەڵکیەوە و دەستی خستوێتە چۆنەڵێ هەموو پیرۆزیەکانی لەم کوردستانیان نەهێشتووە ئێمە لە جەلسەی دواتر و لەوانەیە لە بەرنامەی دواترە قسە لەسەر ئەوە بکرێ دادگا بۆ ئەم بڕیاریدا بە دڵنیایە و ئەگەر جێبەجێ نەکەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەسەڵاتی کە بەداخەوە بە گەندەڵی و بە سزادانی خەڵکی و بە دەستبردن بۆ ژیرفانی خەڵک تا ئێستا خەڵکی چەساندوێتەوە دەزەبرێ بۆ مڵک و ماڵی خۆیان و بە دڵنیایەوە حکوومەتی عێراق بە تایبەت بڵێن دادگای فیدراڵی بڕیاری مستەفا کاک مامۆستا عەبدولخالق پێت وایە نییە مەسەڵەن هەندێک خەڵک باسیەوە کە ئەم بڕیارە بەدەستی خۆمان دەسەڵاتەکانمان ڕادستی بەغدا کردو ئەمە بۆ دڵخۆش بۆ خەڵکی دڵخۆشکانچی کاکزانە ئێمە 4 مانگ تەمان ئەم بابەتە یان ئەم داوایە کە برایە و بەڕاستی شەونخونی و عەزیەت و ناڕەحەتی 4-5 مانگی مامۆستایان بوو لەسەر شەقام ئەزانی کە ئێمە لەسەر شەقامی ساڵانیدا پێشوو سەرۆکی هەرێم بە ئێمە وت هەڵپەڕن بەڵام بە دڵنیاییەوە ئەمە بە بڕیارەکانی دادگا ئێمە بیان خینە گریان ئەبێ بپارڕێنەوە لەوەی کە مامۆستایان چیتر ئەم دەسەڵاتەوا لێ نەکەن سەر بۆ مامۆستایان و ئەبوایە سەریان بۆ ئێمە نەوی کردایە بەڵام بەداخەوە ئێستا سەریان بە حکوومەتی عێراقی نەوی کردووە ئێمە نین خیانەتمان کردووە ئەوان من خیانەتیان کردووە ئەو ئەم دەسەڵاتی خیانەتی کردووە کە بە هیچ شێوەیە وەڵامی مامۆستای نەدایەوە ئەوەم دەسەڵاتەیە کە لە 2014 و پێشووتریشەوە بە ناوی ئابووری سەربەخۆ بە ناوی کۆمەڵێک چۆن لە مستەڵەحەوە دەستی خستوەتە بینەقاقی ئەو خەڵکە بۆیە ئەمەی لە دادگای فیدراڵی بڕیاری لەسەر دراوە مەجای ئەوەی تیانێ جێبەجێ نەکرێ ئێمە داواکارین کە ئێستا حکوومەتی بێپلانی هەرێمی کوردستان بێتە ژێرباری و ئەبێ بشێ چکە بڕیاری خراپتری بە دواداتی ئەبێ بێ و ئێمە بە دڵنیایەوە ئەم بڕیارە کە دراوە و باسی موچەی فەرمانبەرانە و موچەی مامۆستایانە بە دڵنیاییەوە دواتریش ئێمە بڕیارە لەسەر موچەی فەوتاوی چەند ساڵی پێشوو و هەموو ئەو شتانێک کە لە کوردستانە مۆزەف و فەرمانبەران و مامۆستایان پێ مبتەلان ئێمە قسەی جدی لە دادگای لەسەر بە ڕوخسەتی مامۆستا کاک بەهجەت ئەسمە بەغدا هەولێر لەگەڵ کاک دکتۆر ئاراس عەبدوڵڵا گفتوگۆکرد دکتۆر ئاراس ئێمە دووسێ مانگ بەردێستا گفتوگویەکمان لەگەڵ دکتۆر عەدالەت عەبدوڵڵا و جەنابتە ئەنجامدا هەر لە بەرنامەی ڕاهەن بوو لەسەر مەسەلەی دادگای فیدراڵی و کارەکانی و لێکەوتەکانی کاروان چێشی لەگەڵ کادرەکەی من کاروان جوان بۆ ڕێکەکەمەوە دکتۆر ئاراس یعنی لێرە ئەو بڕیارانی کە دراوە هەر بڕیارەکەی پەیوەند بە موچەوە هەم بڕیارەکەی پەیوەند بە مەسلەی کۆتاکان و یاسای هەڵبژاردنەوە پێت وایە کاریگەری لەسەر قوارەی هەرێمی کوردستان یان تەسلیمکردنی دەسەڵاتە بێ یان پێویستە ئێمە بەڕاستی زۆر ڕاشکاوانە یان زۆر سادە پرسیارکەم دڵمان پێی خۆش بێ و هەڵپەڕین و شایی بۆ بکەین یانەوە تا دڵتەنگ بین پێی کامەیە لای جەنابەت شەوتان باش ڕێز و خۆشەویستی بۆ میوانی بەرنامەکەتی وای سەرکەوتتان بۆ دەخوازم دەربارەی دادگای فیدراڵی و دروستبوونی دادگای فیدراڵی ئەگەر بێت و بازە دادگای فیدراڵی بکەین و هەیئەت و بڕیارەکانی دادگای فیدراڵی شتێکە ئەگەر بێت و باسیش لە کێشە سیاسەکانی نێوپارتەکانی هەرێمی کوردستان و یەکلایەنەکردنەوەی کێشان و بردنیان بۆ بەغدا و ڕاکێشانی دەستی بۆ بەغدا بۆ ناو هەرێمی کوردستان شێشترە طبعا لە سەرەتادا هەرێمی کوردستان لە ڕووی دەستوریەوە دەستور ڕێگای پێداوە ئەو هەرێمە هەبێ پێشتریش ئێمە بڕیاری ئەنجومەنی ئاسایشمانەیە کە ئەو هەرێمە پارێزێ بەڵام ئەتۆ بڵێ بڕیارەکانی دادگای فیدراڵی ئایا هەرێمی کوردستان هەڵەوەشێنێتەوە نەخێر هەڵی ناوەشێنێتەوە بەڵام دەبینین دەسەڵاتەکانی کۆتوبەندەکە لە ڕووی سیاسی لە ڕووی دارایی لە ڕووی ئابوووریەوە کەوا ئەوە بە هەموو هەوڵێک هەیە
دەسەڵاتە سیاسیەکان و داراییەکان و ئابوووریەکانی هەرێمی کوردستان کە لە بازرگانی نێودەوڵەتی خۆی ببینێتەوە لاواز بکە بەداخەوە ئەوەش دەگەڕێتەوە سەر ئەوەی کەوا دوای ئەوەی پارتولانە سیاسەکانی هەرێمی کوردستان نەیانتوانی لەسەر مێزی گفتوگۆ بگەن بە ئەنجام نەشیانتوانی ناو پەرلەمانی کوردستان کۆمەڵێ بڕیار پێشتر بە یەک دەنگ و بە یەک ڕەنگ بیبن بۆ ئەوەی کێشەکان نەگاتە ئەوڕۆ من ستەن جارێکی تریش لە بەرنامەکەی پێشتروش دەک کاک عەدالەتە باسی ئەوم کرد سەدانەوەتی ئەو سکاڵانەی لە دادگای فیدراڵی کەوا تۆمارکراوە دژی هەرێمی کوردستان لەلایەن خودی کوردەوە بووە ئەوە لە ئەنجامی ئەوەی کەوا نێوماڵی کورد یەک نەبووە نێوماڵی کورد داباشی چەمبەرە بووە وڵاتانی ئیقلیمی کاریگەری هەبووە هەرێمی کوردستان وەکو قەوارە بوونی دەمێنێ کێشەی نییە بەڵام ئێمە ئێستا کێشەی ئەومان هەیە دەسەڵاتە داراییەکانی دەسەڵاتە سیاسەکانی کۆت و بەنگ دەکرێت ئەگەر بێت و باز لە کۆتا بڕیاری دادگای فیدراڵی بکەن ئەوەی کە تایبەتە بە هەڵبژاردن طبعا لە دەستوری عێراقدا هیچ بەرگەیەکمان نییە باسی کۆتا بکات تەنیا مادەی 20 و مادەی 41مان هەیە کە دەڵێ هەموو هاونیشتیمانیەکی عێراق مافی دەنگدانی هەیە هەموو هاونیشتیمانێکی عێراقش مافی خۆپاڵاوتکردنی هەیە بەڕەچاوکردنی پێکهاتەکان و بەشداری پێکردنیان لەدەسەڵات کەواتە دەستوری عێراق هیچ مادەیەکی تێدا نییە کۆتای بۆ پێکهاتەکاندا نابێ بەڵام ئەو بڕیارەی دادگای فیدراڵی دەرتایبەت بە پرسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ڕێک پێچەوانەی مادەی نۆی یاسای چاری هەڵبژاردن لە عێراق لە ساڵی 2023 هەموار کراوە کە خۆی لە خۆیدا لەوێندر نۆ کۆتای داناوە پێنج کۆتای بۆ مەسیحیەکان داناوە بۆ بەغدا بۆ مووسڵ نینەوە بۆ کەرکووک بۆ هەولێر بۆ دۆهۆک لە هەمان کاتدا کۆتایکی کوردی فەیدی لە بەغدا هەیە کۆتای شەبەک هەیە لە مووسڵ کۆتای ئێزیدی هەیە لە مووسڵ عنی ئەو کۆتانەمانەیە دەکامووی کۆی ئەو ژمارە کۆتاکان نۆ کۆتایە ئەگەر بێت و ئەو بڕیارە لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ بکرێت کە دادگای بڕیارەکانی دادگای فیدراڵیش بە تەکید ئیلزامی وتانەی لێ نادرێت ئەوە لە ئایندەدا نابێت پرسی کۆتاش لە هەڵبژاردنەکانی عێراقیش بێت چونکە ئەوە دەبێتە بنەما ماتور لە هەرێمی کوردستان پرسی کۆتانەما دەبێت لە عێراقیش نەمێنێ ئەگەر هاتوو لە عێراقیش نەما ئەوە ئەتوانی بڵێن عەدالەتی هەبوو لە بڕیارەکەی دادگای فیدراڵی بەڵام ئەگەر لە عێراق پرسی کۆتاما و لە هەرێمی کوردستان نەما ئەو ئەخرێ ئەتوانی ناوی لێنین ئیزدیواجێت لە بڕیاردان ئەو کاتە پێویستە لایەنەکان و پێکاتەکان ئەوانەی کەەوە ناڕازین سکاڵا لەسەر ئەو بابەتە تۆمار بکەن و ئەو کێشەی لە دادگای فیدراڵی دروست بکەنەوە بۆ لە هەرێمی کوردستان پرسی کۆتانیە بۆ لە مادەی نۆی یاسای هەڵبژاردننی عێراق ساڵی 2023 کە پارەکە دەکا دەرچوە کۆتا هەیە کۆتابوونی هەیە ئەوە کۆمەڵە کێشەیە ئەوەی پێیوەستە بە لانی لەسەر پرسی داراییەکە لانی ئیجابی و لایانی سلبیشی تێدا لانە ئیجابیەکانی ئەوەیەکەوە حکوومەتی عێراقی ئیلزام کردیە دەبێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان دابین بکە لانە سلبیەکە ئەوەیە باسی خەرجەکانی ساڵانی پێشووناکە کە نەی ناردووە ئەوە داوای کە داوا دەکە هەردوو حکوومەتەکان دابنیشتن و لێک تێگەیشتن بکەن لانەشتری ئیجابی بڵێ بڕیارەکەی لەسەر موچە تەوتینکردنە بە نیشتیمانیکردنە بڕیارێکی باشە بەڵام تەهمیشکردنی دەسەڵاتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی و بانکانی هەرێمی کوردستان ئەوە لانە سلبیەکەیەتی کەواتە دەتوانین بڵێن لانی ئیجابی و سلبی لە بڕیارەکاندا هەیە ئەوە دەمێنێتەوە سەر ئەو گوتوگویانەی کە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم ئەنجام دەدرێت و دەگەنە ناوەڕێکە چونکە مەجالی داوە لە بڕیارەکان هەردوو حکوومەت لەسەر ئەو بابەتە ڕێک بکەون و لەسەر چکە دائما مادەی یاسایی قەراری محکەمە يعني با بڵێن بە معنای زەیقەکەی دێ واسعەکە ئەوە هەردوو حکوومەتەکە دەبێ کاری لەسەر بکەن و بگەنە ئەنجامێک زۆر باشە دکتۆرە گەڕەمەولات کاک بازێت ئێوە ئەم کادرێکی پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستانی بەڕێستان بۆ چونتان لەسەر ئەو بڕیارانە چیەوە بۆچی یەکێتی بە بەشێکی یان بە بڕیارانە دڵخۆشە بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان و لێرەشەوە ئێوارە باشی لە بینەرانی کورسات نیوز دەکەم طبعی سەبارەت بۆ بڕیارانی کە دەرچۆ لە محکەمەی ئیتیحادیوی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتریش لە ڕێگەی فراکسیۆنەکەی خۆی لە ناو پەرلەمانی کوردستاندا زۆر هەوڵیدا زۆر گفتوگۆی کرد و لە دوای فراکسیۆنەکەش ئەو بوو ئێستاش ماوە چاوپێکەوتنێکی بەڕێز سەرۆک پاڤڵ جەلال تاڵەبانی لە کەناڵی ڕوودا و دەستی مبادرەیەکی کرد بۆ هەموو لایەنە سیاسەکان کە بێنە پێشەوە بوو ئەوەی کە بتوانن یاسایەکی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە تەشریع بکرێت و بێتە بوون بۆ ئەوەی کە بتوانێت بەڕاستی لایەنی کەم
دادپەروەریەکی تیادا بێت و ئەو هەوڵاتیانی کە دەچن دەنگ دەدەن متمانەیەکیان هەبێت بە سندوقی دەنگدان و متمانەیەکیان بەوە هەبێت کە بتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن بۆ پەرلەمان و نوێنەری ڕاستەقین ئەوان لە پەرلەماندا نوێنەرایەتیان بکات. بەڵام بەداخەوە ئەوە بوو کە لایەنەکانی بەرامبەر ئەو لایەنانشی کە بەڕاستی دەسەڵاتیان گرتوۆتە دەست لە هەرێمی کوردستاندا و ماوەی لە ساڵی 2014 و هەتاوەکو ئێستا و بە تایبەتی تریش دوای ئەو کاتی کە سەرۆک مامجەلال تووشی نەخۆشی بوو لە ساحەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان دوورکەوتەوە و دواتریش کە سەرۆک مامجەلال وەفاتی کرد و کە بوومەلەرزەیەکی گەوریدا لەسەر جەم پێکهاتەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە مؤسسە سیاسەکانی هەرێمی کوردستانیش ئەوە بوو ئیستیغلالی ئەم دۆخە کرا و تاگڕەوانە مامەڵە کرا لەگەڵ بابەتەکاندا و ئەم تاگڕەوێش بەردەوامی کێشا سەری کێشا بوو ئەوەی کە نەهێڵرێت یاسایەکی وابێتە بوون و ئەو بوو ئێمە بینیمان کە لە پیرمام لە کۆبوونەوەدا بوون لە پەرلەمانی کوردستان بە شێوەیەکی تر مامەڵەیان کرد ویستیان بە ئاراستەیەکی تر ئەم بابەتانە بەرن. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پێشتریش کە خەباتی چەکداری کردووە لە دژی زاڵمترین و لە دژی نامرۆڤەترین سیستەمی حکومڕانی لە هەموو جیهانە ئەتوانم بڵێم کە ڕژێمی بەعەز بوو کە بە خوێن دیفاعی لە خەڵکی کوردستان کرد و دیفاعی لە تاک بەتاکی خەڵکی کوردستان کرد. ئێستا بەڕاستی بە شێوەیەکی یاسایی و بە شێوەیەکی دەستوری مامەڵە دەکات لەگەڵ دۆخەکەدا و پارێزگاری لە دەنگ و لە مؤسسە یاسایی و دەستورەکانی هەرێمی کوردستان دەکات. بۆیە بە ناچاری یەکێتی نیشتیمانی کوردستان پەنای بردە بەر محکەمەی ئیتیحادی دوای ئەوەی کە مەئیوز بوو لەوەی کە هەموو لایەنەکانی تر لەناو هەرێمی کوردستان جگە لە پارتی دیموکراتی کوردستان ڕازی بوون لەسەر ئەوەی کە و ئیمزایان کرد لەسەر ئەوەی کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێت و بگونجێنرە لەگەڵ ئەم دۆخەی ئێستای تازەکە لە عێراق و ناوچەکەدا هەیە. بەڵام پارتی دیموکراتی کوردستان تاگلایەن بوو کە ڕێگر بوو لەم بابەتە. بۆیە بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی بەم شێوەیە شکایەوە کە ئێستا ئێمە دەبینین کە بڕیاری داوە بە هەڵۆشانەوەی ئەو بڕگانەی کە تایبەتن بە هەمواری یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانی کردەوە بە 4 بازنە و سەبارەت بە کورسی پێکهاتەکان کە ئێمە دەبینین لەم لاولولا دەبیستین کە زۆر بەڕاستی بەناو ئینسافیانە باسی ئەم بابەتە دەکرێت علەساز یەکێتی دژی ئەم بابەتە بۆ یەکێتی دەیەوێت مافی ئەم پێکهاتانە بخوات بە هیچ شێوەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ ئەوە نییە کە پێکهاتەکان تەحمیش بکرێت بە پێچەوانەوە. پێکهاتەکان بە مەسیحی بە تورکمان بە ئەم لایەنانەی تر لە خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستاندا کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕابەرداتیان کرد و خوێنیان ڕشتووە ڕۆڵی گرنگیان هەبووە کاریگەریان هەبوو و دەیان کەسی قارەمانی ئەم پێکهاتانە لە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە تاوەکو ئێستاش خەباتەکەن. بەڵام ئێمە بینیمان هەروەکو چۆن پێشتریش باسم کرد دوای ئەوەی کە لە هەرێمی کوردستانە بەڕاستی ئەتوانم بڵێم تاگڕەویەک دروست بوو لە بڕیاردان و تاگڕەویەک دروست بوو لە بەڕێوەبردننی هەرێمی کوردستاندا واکرا کە زوڵمێکی زۆر لە پێکهاتەکان بکرێت واکرا کە پێکهاتەکان نەتوانن نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن و نوێنەری ڕاستەقینیان هەبێت. کاکە زانایمە بینیمانە لە هەڵبژاردنەکانی ڕابردووە لە ئینتیخاباتی تایبەتە و لە ناوچەیەکی دیاریکراوە هێزی زێرەڤانی دەنگی داوە بۆ پێکهاتە و لە تازەترین تەسریحی بەڕێز مناقەهەوەچیشە کە خۆی باسی دەکات و کە پێشتر دەیوت ئێمە پێکاتین و عیلاقەمان بە پارتی دیموکراتی کوردستانەوە نییە و هیچ پەیوەندیەکمان پێوە نییە. لە تازەترین لە دوانی داباسیەوەی دەکرد کە لە چاوپێکەوتنەکە کە ئەوان پێشتر و ئێستا و لە داهاتووشە هاوپەیمانی پارتی دیموکراتی کوردستان بوون. یعنی ئەم بەڕێزانەی ئەم 11 کورسیە کە لە ناو پەرلەمانی کوردستان بوون بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی پێکهاتەکانیان نەکردووە هیچ دەستکەوتێکیان بۆ پێکهاتەکان نەبووە بەڵکو ئەم بەڕێزانە لەسەر حسابی پێکهاتەکان بەڕاستی ئیستیفادەی شخصی و ئیستیفادەی سیاسی خۆیانیان کردووە و بوونەتە هۆی ئەوەی کە ئەم دۆخە خراپەی کە وەکو جەنابی مامۆستاش باسی کرد کە موچەی فەرمانبەران دواب بکەوێت کە کێشە دروست بێت بۆ چونکە پارسەنگی هێزیان لەناو پەرلەمانە تێکدا بوو. بەڵێ یعنی بووبوونە سەبەب بەرپرسیار نازانە لە هەندێک لەو کێشانە کاک بەجەت کاک یەکێتی نیشتیمانی کوردستان بەقەدەر حەجمی خۆی بەرپرسیارەتی هەڵگرتووە لە بەرپرسیارەتیش ڕا ناکات بە هیچ شێوەیەک. بەڵام ئەمێنێتەوە سەر چی؟ ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ناوەندی بڕیار لە حکوومەتی هەرێمی کوردستانە کێ بووە کێ ئەم بڕیارانەی داوە کێ بووە کە تاگلایەنانە بڕیاری داوە و حسابی بۆ ڕێی یەکێتیش نەکردو. ئێمە دەبینین کە لە پار ساڵە کە بەڕێز کاقوبات کە سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ناو حکوومەتە
گەیشتەوەی کە بایکۆتی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران بکات نەچێتە ناو کۆبوونەوەکانە نەتیجەی چی نەتیجەی ڕەتفعلی ئەو هەموو تاگڕەوی کە کرا لە بەڕێوەبردن و بڕاردان لە ناو حکوومەت یاریمی کوردستانە و نەتیجەی ئەو تاگڕێوانش بەڕاستی هەمووی بەزیان بۆ خەڵکی کوردستان بۆ ئەوەی وای کوردستان خەڵک بە بڕیارەکەی محکەمەی ئێستا ئەوە وای کردووە کە خەڵکی کوردستان تەمەنا بکە محکەمەی ئیتیحادی ڕۆژ بە ڕۆژ بڕیاری تر لە دژی هەرێمی کوردستان دەرکات و ئەمە وای کردووە کە خەڵکی کوردستان ئەمەندەی بێتاقەتی چەشت ئەمەندەی زوڵم چەشت ئەمەندەی عزیەت و عازابی چەشت لە ماوەی ئەم چەند ساڵەدا ئەمیش نەتیجەی چی نەتیجەی ئەو تاڕەویە چونکە ئێمە یەک نقطە هەیە کە زانەمەجارم بێ باسی بکەم هەرێمی کوردستان لە ساڵی 1992 کە دامەزرا حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بنەمای تەوافق دروست بوو لەسەر بنەمای تاگڕەوی دروست نەبووە لەسەر بنەمای زۆرینە دروست نەبووە هەرێمی کوردستان هەتاوەکو ئەم دەقێشکەمە لەگە جەناب تا قسە دەکەم لە قۆناغی خەباتی ڕزگاری نیشتیمانیدا ئێمە نەبوونێتە دەوڵەت تاوەکو بە شێوەیەکی تر ڕەفتار بکەین و بە زۆرینە و کەمینە و بە بڕیاری تاگڕەویانە و بە کۆمەڵێ لەم بابەتانە هێزێکی ڕەسەنی کاریگەری تۆکمەی بەهێزێ لە هەرێمی کوردستانە کە یەکێتی نیشتیمانی کوردستانی پێدەوترێت تۆ ناتوانێت هێزت تەهمیش بکەیت ئەم هێزە داخوازی خەڵک دەگەێنێت ئێستا خەڵک بۆچی گرێی لە یەکێتی دەکات خەڵک بۆیە گرێی لە یەکێتی دەکات چونکە ئومێدی بە یەکێتیە ئومێدی خەباتی کردو بۆ یەکێتی شوێنی ڕشتۆ بۆ یەکێتی ماندوو بۆ بە یەکێتیەوە بۆ ئێستا گلەی لە یەکێتی دەکات لەبەرەوەی کارێ تۆ لە ناو ئەم حکوومەتە دایت بۆ وەکو پێویست ناتوانانی ئەدای کارەکانی خۆت بکەیت بۆ ئێڵی ڕێگریت لێ بکرێت ئەی تۆ یعنی دوو زەلام لە گفتوگویەکە دادەنیشن کە لایانی بەرامبەر نە لێت تێبگات نە گوێت لێ بگرێت نە حسابت بۆ بکە مەجبوری کە هانا بۆ لایەکی تر بەری کە بتوانیت ئەو دۆخە نالەبارە ڕاستکەیتەوە زۆر باش مامۆستا عەبدولخالق خەڵک زۆر بێتاقەت و قەیران دیدە و عەزاب دیدە و ستەم دیدە بووە لەماوەی ڕابردوودا بە حەد بۆ کارێک بوو بێت ئیتر جارێک نرخینەوت بۆ جارێک کۆرۆنا بۆ جارێک شەڕی داعش دیرۆرستانی داعش بووە ئەمە ئەکرێ بڵێن سەردەمی قۆناغێکی نوێیە یان ئەکرێ وەکو ئەوەی کە هەندێک لە خەڵک ئەوترێت ئومێد بە بەغدا هەڵبچندرێت یعنی لانی کەم خەڵک لە کاتی خۆیان مەعاش وەربگرێ لانی کەم خەڵک کە چۆ دەنجیدا دەنجی خستە ناو سندوقی دەنگدانەوە ئیتمینانێکی هەبێ وڵی ئەبێمە بالفعل ئەوەی جەناب دەفەرمووی بەداخەوە ساڵانێکە یعنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو چین و توێژەکانەوە لەژێر سای دەسەڵاتێکە ینی بەردەوام لە قەیرانایە کە منەڵم دەسەڵات بەڕاستی بە هەردوو زۆنەوە ینی کە کاتێک لە باشماخەوە تا گەیتە برایم خەلیل یعنی ئەم سنوورانە تا ئێستا ڕوونیە بۆ چێە و بۆ شوێ چێ و لای چێە لە خزمەتی چیا بەکارە هێنرێ بۆ بێ ینی کاتی خانەنشینێک ئەچێ بۆ داوای موچەکەی کە ئەو موچێژ مفارەقێکی زۆرە لەگەڵ بەغداد هەر شێوازی وەستانەکەی بینیمان چەندین کەس وفاتیان کرد بەڕاستی یعنی قەیرانەکان زۆرن باسی مامۆستایە باسی 4 مانگ 5 مانگ باسی و قەیرانانە کە وردی بکەن و یەکێک لەوانە کە مامۆستا هێن بە شانازیەوە بەردەوام لە شەقام بووین کە بەداخەوە یعنی زۆربیان سزا دران بۆی کە داوای مافی خۆیانە کرد من بۆیە لێرەوە داواکارم ئەو سزانەی کە مامۆستایان دراوە لای هەر بەرپرسێکی پەروەردەی و هەر بەرپرسێکی ترە هەڵبوەشێتەوە چونکە بە دڵنیا ئەمە لەسەر ئەوەش قسەی خۆمانە بێت لە دواترە 4 مانگ 5 مانگ ئێمە لەسەر شەقام بووین کاکزانە چین و توێژەکانی تریژە هاتن بەڕاستی دەبێت ئەو لەسەر جادە ناکەوت چڵی درەختێک نەئەشکا معقولە تۆ 4 5 مانگ لەسەر شەقام بی وەزیری پەروەردە کە کاتێک ینی بەڕاستی یەڵم من لێرەوە ئامادە نەبی بێ سەردانێکی هەر سەردانێکی ئەو شەقامە بکەیت بڵێ کاکە چیتانەوێ خۆ من نیوەی ئەم دەسەڵاتەیە لەم دەفەرێ نیوەم حکوومەتێک کە تۆ ینی پۆزی پێوە لێ و سەرپەرشتیەکەیت و ئەڵێ من وەزیری پەروەردە من ئەوم کردووە تۆ خەڵکە نزیکەی 6 بۆ 7,000 مامۆستا لەسەر شەقامە بەڕاستی ئەمە گرفتە بۆیە ینی کە کاتێک باسی قەیرانەکانەکەی لە فەرمانبەران لە چین و توێژەکان بەردەوام ئێمە ڕۆژ بە ڕۆژ بەداخەوە هاوڵاتیانی ئێمە خۆزگیان بە پێشتر خواستووە ناکرێت تۆ ساڵی قەیران 2 ساڵ قەیران 4 قەیران 10 قەیران یەخر قەیرانەکە لای ئەگەر دەسەڵاتدارانیش بنەماڵە و چۆن ڕێ مناڵەکانیان و ڤێلا و شوێنەکانیان ئەگەر وەکو هاوڵاتیانی ئاسایی بێ بە دڵنیای ئێمەش بەرەیەکان لەگەڵ دروستەکەین وەکو مامۆستایان وەکو فەرمانبەران نەک 4 مانگ با ساڵێکیش موچە وەرنەگرین بەڵام ئێمە ئەزانین ئەمە نەعەدالەتیە لە کوردستان بەداخەوە دادگای فیدراڵی گەیشتونێتە ئەم گەیشتون نەتیجا بۆیە قسەکەی جەنابەت ئەوەیە بالفعل ئێمە بە ئومێدێکی تازەیە بینین و بە ئومێدێکەوە ئەڕوانینە بڕیاری دادگای فیدراڵی کە ئەو قەیرانانە کۆتایی پێیە کە هاوڵاتی هەست بکا کە لەم وڵاتەیە خاوەن ئیرادەی خۆیەتی کە دەست بەسەر سامانێ ناژیرێت دەست بەسەر ژیرفانێ ناژیرێت
ناگیرێ کاکەم باسی هاوڵاتی ئاساییەکەین ئەی بۆ سەری ئەوانەی کە کاری کۆمپانیەکانیانێ هەمووی هاواریانە خۆم باسە بەس باسی مۆزەفین نەبوو تۆ لە کۆمپانیەکانەوە لە بزنسمانەکانەوە بیگرێتە عەربانچێک لە بازاڕە کێشەی هەبوو لە وڵاتەیە بەڕاستی بۆیە بە ئومێدەوە ڕوانین ئێمە لەم بڕیارانە بەڵام ئێستا دکتۆر ئاراس قسەیەکی کردوتی ئەمە فراغی چێشتەوە بۆ دانیشتنیەوان حکوومەتی بەغدا حکوومەتی هەرێم ئەمە خەڵک دڕدۆنگەلەوە کە کەوتە وەفد و لیژنە و ئەزانی چی ئێمە سەرەتا کە هەر لە مانگینەوە ئێمە لە چواردەینەوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە داوایەمان پێشکەشی دادگای فیدراڵی کرد و بەڕێزەوە لە هەندێک لە برادرانی ستاندارد و هەوڵی مامۆسایانی ناڕازی و سەرشەقام و هەموو بەیەکەوە ئێمە کەم داوایەمان کرد لەسەر چی بوو لەسەر ئەوەی کە بالفعل ئەمە کۆتایی پێبێ ئێمە بە دڵنیایەوە ێڵین یعنی با وەفدەکان ئیسراحەت دانیشن لە ماڵەوە کۆتایی پێهاتووە هاتوچۆ نامین ئەمە بابەتێکی ئیلزامیە بە پێی مادەی 329 سزادانی عێراقی ئەمە مافی گشتیە مەجای تانەدانی نییە ئەگەر بە پێی ئەو مادەیەکە ئێڵێن ئەگەر هەر لایەک لە حکوومەتی عێراقی و لە حکوومەتی کاربڕێکەری هەرێمی کوردستان پابەند نەبێ بۆ بڕیارەوە سزای تری بەسەرازە پێێنی هەر بخۆی ئەم بەشە ئەگەر جێبەجێ نەکرێت سزایە بۆی ئەو وەفدانەی کە جەنابتان باسیەکەن بە دڵنیایەوە ئێمە هاوڵاتیان دڵنیاکەینەوە ئەم بڕیارە مەجای بۆ وەفدەکان نێشتوێت بەشی چوار بەڕێزەی ستاندارد لەگەڵ مامۆستا پارێزەر بەکر حموستێک و بەڕێستان لەوێ بوون مەجموعەکەتان بەڵام قسەیەکی تریشە کەڵێن یەکگرتوش لە سەردەمێک لە سەردەمەکانە لە دەسەڵات بووە و مامۆستا محەممەد ئەحمەد هەیە وتیان ئەو پڕۆژەی پاشەکەوتی موچی بەداخەوە ئەوە ئێمە بە شانازیەوە یەکگرتووی ئیسلامی کوردستان بەردەوام لەگەڵ چاوساوەکان بووین بەردەوام لەگەڵ مافی هەژاران و موچەخۆران بووین یەکگرتووی ئیسلامی کوردستان لەوە کە پەنجەمان دەستمان بە خوێنی پرسیارێک بوو ئەمانەتەن بۆ من بە خوێنی کەس سوور نەبووە و تەحەداژەکەین 1 دیناری میلیۆن نەچۆتە ژیرفانی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەویان لێرە شایەتی ئەوت بۆ دەم بەڵام ئەو حیزبێک ئەم دەسەڵاتە توانی و شانازیە بکە ئێمە بە شانازی وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان کە 30 ساڵە تەمەنمانە دینارێکی میلیۆن نەهاتۆتە ژیرفانمانەوە هەر پۆستێکمان وەرگربێت دوێنێ پێرێ بەڕێز شێخ سالار لە بەڕێوەبەراتی گشتی کارەبای سلێمانی دەستی لە کارکێشاوە لەبەرچی لەبەر ئەوەی کە بەڕاستی زانێت کە ئەم دەسەڵاتە ناڵێ خزمەت بکە دکتۆر سەلاحەدین بابەکر هەر وەزیری کارەبا بوو دەستمان لە کارکێشایەوە دنیا 21 پۆستماندانە لەسەر چی دامان ناکاکزانە لە بادینان لەسەرەوەی یەکگرتوو ئامادەنە و یەک ئیمزای لە پەرلەمان بکشێتەوە بۆیە من ئەڵێم ئەگەر هەر تەرحێکیش کرابێت لە مەسلحەتی هاوڵاتیان کراوە دیارە بە شێوێکی وەرگیراوە بۆیە ئێمە وەکو یەکگرتوو سەرمان بەرزە و ئەم سەروەریەش هاتە سەر خەرمانی سەروەریەکانی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە باسی ئێمە نییە باسی یەکگرتوو نییە بەڵکو ئەمە دەستکەوتێکە بۆ هەموو هاوڵاتیان بۆ هەموو کوردستانیان بەوەی کە بتوانێت خزمەتی هاوڵاتیان قسەکەی من لێرە ئەوە بۆ ئەو متمانەیە بە بەغدا هەیە کە بەڕاستی لە کاتی خۆیان موچە بنێرێ دوو حاڵەتەیە کاکزانە ئەوەی جەناب عەفو پرسیارەکەت مەبەستەکەی من لێرە ئەوەیە خەڵکێک گەڵێ چۆن ئەبێ ئێمە ئەوەندە دڵخۆش و خۆشباوەڕ بین کە بەغدا هەموو مانجێک لە کاتی خۆیان پارەمان بۆ نێرێ چی کاکزانە ئێمە بەڕاستی حەزمانە کرد وەکو کاک وەزیر فەرمووی یعنی ئەم خۆزگایە ئەم مێزەی کە جەناب لە فەرمی چوار سیاسی لەسەری دان بینیشتنایە هەر بە یعنی ئێمە بەردەوام جەناب داگاداری باسی متمانەمان کردووە یعنی ئێمە مانگین و ئەمە تەقدیم کراوە باشە پێش مانگین و هاوارە کرا کاکە دابنیشن موچەی فەرمانبەران چارەسەرکەن بە چ حاڵێک تۆ 3 مانگ موچە نادێ بە فەرمانبەر بەڕاستی ئەمەی کە کراوە لە بەغداد لە دادگای فیدراڵی بەڕێز دادوەر حکوومەتی ناوەندیشی ملزەم کردووە ئەگەر داهاتی ناوخۆ ئەگەر داهاتی نەوتی نانەوتی سەر سنوور ئەگەر لە حاڵەتێکە ئیجبارن ئەبێ هەر بیکەنەمانە دڵیان پێ خۆش نەبێت ئەگەر حکوومەتی کاربڕەکەری هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی ئامادە نەبێت تەسلیمی بەغدای بکە حکوومەتی عێراق ملزەم کراوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان موچەخۆرانی هەرێمی کوردستان مامۆستایان ئەبێ وەکو هاوڵاتێکی نیشتیمانی کارتی نیشتیمانە بۆ بکرێتەوە وەکو هاوڵاتێکی وەزارەت و محافەزەکان ئەتوانن ڕاستەوخۆ قایمی موچەکانی ئەوەش ئەکرێ لە دواتر ئەگەر حکوومەتە نەیاتە ژێربا دەیان ڕێگەی تر هەیە بۆی ئەم بڕیارە جێبەجێ بکرێت ئێمە هەر دەستپێکی بڕیارەکە دوێنێ پێر هاتوونێتەوە لە بەغا ڕۆژی یەکشەممە وەفدی وەزارەتی دارایی عێراق جاران داوایان لێکردن ئەوە ئەم وەفدە عەزیەت بچێشێ بەس دەڵێن با عەزیەت نەچێشن لێنەوە خۆیان لەژێر بڕیاری دادگا کە ڕۆژی چوارشەمە دەرچووە ڕۆژی یەکشەمە لیژنەی ڕقابەی وەزارەتی دارایی دێتە کوردستان بۆ ئەوەی کە هاوکارم کاروان ئەم مۆتێرەکانمە هەموو سیاسین کە ئەگینا پرۆدوسێر هم نییە من ئەڵێ مەقالێکم خوێندۆتەوە ئەڵێ وتوێتی حکوومەتی عێراقی بە قەرز موچەی نەئەدا ئێستا چۆن بەبێ قەرز موچە ئەزانیی باسی قەرز نەما ئەڵێ حکوومەتی عێراقی
لەم و دوانابێ بە قەرزیش بینێرە ملزەمە بەوەی کە ئەبێ هاوڵاتیان و فەرمانبەرانی کوردستان مامۆستایان وەکو هاوڵاتێکی ئاسایی مامەڵیان لەگەڵا بکە یەک خاڵی تری ئەوە دڵنیا بن پێیان بڵێ بۆ برادران ناتوانێت بە هەژماری منەکەش بۆ خەڵک باسکەین ئەم هەژماری منی کە بوو مۆتەکە کە بەداخەوە ئەمە بانکێکی ناحکومی بوو ناحکومی بوو کە نەئەزانرە چۆن بەکارێنرێت کە ئێمە متمانەمان بە بەدەسەڵات و بە حکومەت نییە کە ئەم بانکە چۆن بەکارێنرێت بۆیە یەکێکی تر لە بڕیارەکانی دادگا ئەبێ ئەم پارەیە و شایستەدارایەکانی مامۆستایان و فەرمانبەران لە ڕێی بانکێکی حکومی کە سێ بانکی حکومیمان هەیە لەو ڕێگایەوە لە هەموو شوێنی نیشتەجێبوونەکانی خۆیان مامەڵە لەگەڵ مۆزەف و فەرمانبەران بکە بۆیە بە دڵنیا و یەکێک لەو حاڵەتانی تر کە من مامۆستایان و فەرمانبەران دڵنیاکەینەوە کە هیچ بانکێکی ناحکومی مامەڵی لەگەڵ ناکرێت بە هەژماری منەوە چکە هەژماری من بانکێکی حکومی نیە بەڕاست بانکێکی ناحکومیە بۆیە کاکزانە ئێمە ئەمەی کە ئەم بڕیارانەی کە دراوە لە وەفدی مفاوز باسی سەردان هیچ مەجالێکی نێشتۆنێتەوە هەنێ وردەکاری هەیە بۆ ئەوەی کە چۆن جێبەجێ بکرێت نابێت دوای بکەوێت چکە بە دڵنیایەوە یەکێک لە زەرمەندەکان کە لەم بڕیارانەیە دوای بکەوێت جێبەجێ نەکا دەسەڵاتی کورد کاتی دیاری کردو سەقفی زەمەنی مەسەڵ کاتەکە ئێمە لە ئێستاوە دەستکراوە بە ئیشکردن ئێمە ئەوە ئەرزم کردی یەکشەمە باسی ئەو بڕیارەیە کە دێنە هەرێمی کوردستان ئەکرێت لە ماوەی مانگ دوو مانگی ترا چکە مۆزوعی کارت و چۆن ڕێ پێدانی شایستەدارایانە کاتی ئەوێ تەسلیمکردنەوەی داهاتی نەوتی و نانەوتی ئەگەر نەکرا ئەو ئەگەرانە نەما ئەگەر لەسەر مێزاک ئەو کاتەدا ئەنیشین یەکناوی بەرپرسەکان ئەخوێنرێتەوە ئەبێ لە دادگای فیدراڵی محاسبە بکرێنە سەر ئەو داهات و سەرۆت و سامانەی کە پەیان کردووە ئامادەنی تەسلیم بکەنەوە زۆر باشە دکتۆر ئاراز عەبدوڵڵا بەڕێزت باسی دیتەیڵی هەردوو قەرارەکەت کرد و تۆ ئیجابیاتی هەیە سلبیاتی هەیە بەڵام ئەوەی کە لێرە مهمە مەسەلەن پەیوەند بە تێگەیشتنی خەڵک لە قوارەی هەرێم ئەوەشیان بابەتێکی دەستوریە و هەر خەڵک خۆی ڕێگە نادا ئەم بابەتیان چوارچێوەکەی بەڵام لە ناوەڕۆکدا لە دەسەڵاتدا لە تەنفیزدا سەیری کە مەسەلەن مامۆستا عەبدولخالق کە مامۆستا و کادرێکی پێشکەوتوی گرتو ئیسلامیە بڕۆ بۆ سەرشەقام بڕۆ بۆ سۆشیال میدیا خەڵک دڵخۆشە خەڵک پێی وایە متمانەی بە بەغدا زیاتر لە کاتێکە خۆت لە بەغدا دکتۆراکەت خوێندو مەسەلەن ئەویش کۆمەڵە گرفتی و فەسادی و گەندەڵی هەیە لەوێشە بۆ ئەمە وا دروست بوو بۆ ئەم گاپە گەورەیە لە نێوان دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان و هاوڵاتیە دروست بوو کە خەڵک ئێستا بە ئیتمینانەوە باسی بەغدا بکە بەڵام بە دڕدۆنجیەوە تەنانەت باسی ئەوە بکە کە دڕدۆنگ بێ لەوەی کە حکومەتی عراقی لەگەڵ حکومەتی هەرێمدا ئەنیشێ و تەگەرە بۆ ئەو بڕیارە دروست دەکرێت خۆی کاکزانن دائما کە انتخابات نزیک دەبێتەوە کەوادری حزبەکان دەتنە سەکەناڵەکان ئەوەندەی شەری حزبیەکەن کە پێش لەناو حکوومەتە مستەفید بوونە کە گەشتە کۆتاییەکە هەموو شتەکان لە بەرژەوەندی حزبی ئەبینەوە من عیلاقەم لەو شەڕە حزبیە نییە کە لە نێوان کەوادری لایەنەکان هەیە خود لە بەرژەوەندی حزبی بە دەستکەوتی حزبی ناوی بهێنن من بەهاوە بەڵگەهان دێشت پێڵم کە ئەو بڕیارە لە ئایندەدا چەند زەرەر بە پارتولایەنە سیاسەکانی کوردستان خودی خۆیان و هەرێمی کوردستانیش ئەگەێنێ بۆ نمونە ئێستا هەرێمی کوردستان بوو بە چوار بازنە پێشتر لە سای یەک بازنەیی هەندی حزبی بچوکی کوردستانی هەبوو نوێنەریان دەبوو لە ناو پەرلەمانی عێراقیدا ئێستا لە چوار بازنەی نوێنەری نابێت کەواتە دەتوانین بڵێن ئەو فراکسیۆنی کە پێشتر لە ناو پەرلەمانی کوردستان هەبوو ئێستا هەمومان دەزانین چوار بازنەیی لە بەرژەوەندی حزبە گەورەکانە ڕێک بە سەراحەت پێ بدەم لە بەرژەوەندی پارتی وێچێتیدایە کەواتە بەها بەبێ بیرکردنەوەیکی قوڵ ئێستا دڵی خۆشە بە چوار بازنەی بەڵام بەیانیش دێت لە وڵات چوار بازنەی لە بەرژەوەندی من یەک نەتیجەی نهێنا کێشە دەکە بزانە ئەو بڕیارە کە لە چوار بازنە کە لە کاتێکدا پەرلەمانی عێراق خۆی بڕیارەدا فرەبازنەی نەمێنێ انتخابات لە عێراقدا و هەوڵەدا فرەبازنەی نەمێنێ ئێمە لێرانە کردمانە فرەبازنە بزانە زیان لە چەند حزبی بچووکەدا کە پێشتر نوێنەریان هەبووە لە ناو پەرلەمانی کوردستان تا ڕادەیە ڕەنگ و دەنجی جیاواز هەبوون ئێستا ئەو ڕەنگ و دەنگە جیاوازانە نامێنێ کەمەکە حزبە گەورەکان زۆر بە زۆری کورسەکانە بەن لەسەروی هەمووشیانەوە پارتی و یەکێتی هەندێک بڕیاری تر هەیە لایانی سیاسی کوردی بۆ نمونە یەکێتی سکاڵای تۆمارکرد بۆەوەی کۆتا نەمێنێ بەبێ ئەوەی بیرکاتەوە لە ئایندەدا خۆی ئێستا یەکێتی لە کەرکووک لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک پشت ئەستورە بە کورسێکی کۆتا مەسیحیەکان بۆ ئەوەی کەوا سەرۆشی بابلین پارێزگای کەرکووک بەدەست بهێنێ لە کوردستاندا کەوا کۆتا نەمێنێت لە ئایندەدا لە کەرکووک و لە نهێنەوە و لە شارەکانی تریش کۆتا نامێنێت کەواتە ئەو بڕیارەکە ئەو ڕۆدڵی پێخۆشە لە هەرێمی کوردستان بەیانی لەسەر ئاستی عێراق زیان لە خودی حزبەکە و زیان لە کوردەکەش دەدا کە ناتوانێت پێی پشت ئەستور بووە یعنی ئەمن زۆرم پێسەیرە حزب بە درێژایی مێژوو شەریکە بەش بێ لەم حکوومەتە لە میزانی ئەو حکوومەتە
ئەگە 153 بۆ زۆنی زەر بێ 147 بۆ زۆنی سەوز بووە لە هەموو بڕیارەکانی شریک بووە لە کۆمیسیۆن لە بڕیاری فرۆشتنی نەوت لە بڕیارەکانی ترکە لە کوردستان دەردەچێ ئێستا بڵێ من وڵایی جێگری کاقوبا تاالبانی جێگری سەرۆکی حکوومەتەکە کارتۆنی بووە هیچ بسوڕای پێ نەکراوە لە کاتێکیشدا لە هەموو کۆبوونەوەکانی حکوومەت بەشدارە ئەی ئەگەر یەکێتی و کابینێ بابڕین فراکسیۆنی یەکێتی ناو حکوومەت کارتۆنی بۆ دەسەڵاتی نەبووە و تاکڕەوی هەبووە و هەموو شتێ پارتی خۆی کردوێتی بۆ نەخشاوەتەوە من دەسەڵاتم نەبێت لە شوێنە دەخشێمەوە کە نەخشایەوە ئەتۆ ئەوڕۆ خەڵکی ما ئەزانی گەنجی ئێمە و لاوی ئێمە و خەڵکی ئێمە زۆر وشیارە ئەو شەڕی کە ئێستا وەکوی ئەلامی پێشوەختە بۆ هەڵبژاردن دەکرێت ناخرێت من وەکو کەسێکی یاسایی نایم ئەو شەڕە سیاسیانە بە خەڵک بفرۆشمەوە ئەمن باز لە مەترسیەکان دەکەم لەسەر قوارەی هەرێمی کوردستان پرسیارەکەم ئەوە بوو دکتۆر هەندێک بڕیار لە دادگای فیدرالی ئەدرێتۆ کە خەڵک دڵی خۆش بێ بەو قەرارە لە هەرێمی کوردستان باسەکەی منژیەکێتی و پارتی کاکزانە لە بەرژۆندی یەکێتی یان پارتی قسە دەکەی دکتۆر بەزەت هەروە کە مامۆستا عەبدولخالق هەروە بەڵێ کاکزانە هیچ شتێک لێرانە هیچ شتێکی خۆرچک لە هەرێمی کوردستان نییە ئەوەی دێتە سەجادە لە خۆڕان نایە ئەوەی دەستێتەوە لە خۆڕان ناچێتەوە هەموو کەس دەزانێت هەر تاکێکی کورد دەزانێت هەر گروپێک لەسەر شەقام بێ دەستی حزبێکی سیاسی بە پشتەوەیە دەسەڵاتی زۆنی سەوز بیویست بە زووتر دەیناردنەوە بۆ هەموو بەڕێوەبەری قوتابخانەکانی سنووری یەکێتی بە معاونەکانەوە یەکێتین کەوادری یەکێتین ئەگە تەسکی یەکێتی نەبێ لێوەندەر نابێ بە مدیر نابێ بە معاون لە زۆنی ئەو قسەیە بۆ زۆنی زەردش هەروایە های نەک بۆ بەستەنیا لە سلێمانی هەموو ئەوانەی کەوا پۆستە ئیداری و پۆستە دائیرەکانیان هەیە هەموو سەر بەردەسەڵاتە لە زۆنی سەوز دەبێ کادری یەکێتی یان سەر بە یەکێتی بێ ئەندامی یەکێتی بێ و لە زۆنی زەردش دەبێ کادری پارتی و یان ئەندامی پارتی بێ ئەو واقعەکە کەم لە حزب و لایەنە سیاسەکانی تر پۆستیان هەیە کەواتە ئەوەی کە لەسەر شەقام بوو یەکێتی بردی ئەوەی کە ناردیەوە ناو دائیرەکانش یەکێتی بردیەوە لایەنەکانی تریش سواری ئەو شەپۆڵە بوون وەکو دەستکەوت سەری دەکەن ئەو واقعە ئەوە خوێندنەوەی واقعانەیە بۆ هەرێمی کوردستان ئەو ڕۆکە بڕیارەکانی دادگای فیدرالی ئەمە هەمومان دەزانین سەرۆکی پەرلەمانیان لە 24 سەعات لادا کەواتە ئەتوانی بڵین لە عێراقدا ئەگەر لە چوار وەکو کوردبوون تەمەشایکەین وەکو کوردبوون تەمەشایکەین دەبێت تەمەشای بڕیارەکانی دادگای فیدرالی لەو ڕوانگەیە و بکەین کە دادگای فیدرالی وەکو هەیئەیەک لە بەرامبەر دژ بەهرە سیاسیەکان بەکاردێنرێت لەسەر ئاسی عێراقدا سەرۆکی پەرلەمانی عێراقیان لە خلالی 24 سەعات ناردەوە ماڵەوە کە پێچەوانەی مادەی 12 یاسای پەرلەمانی عێراقی بوو لە هەرێمی کوردستانیش هیچ گرنگتێک نییە ئەو بڕیارە نادرێت کە جێبەجێ بکرێت خۆ هەرێمی کوردستان لە 25 ساڵی 2023 نەوتی تەسلیم بە عێراق کردووە کێشە هەبوو لەسەر ئەوەی ئایا 150 لە پێشتر لە هەرێم ببڕێ یان بچێتەوە عێراق لە عێراق 250 بۆ هەرێم بندرێتەوە خۆ بڕیارەکەی دادگای فیدرالی شەر ئەوەیە کەواتە ڕێککەوتنەوە اتفاقیە دەبێت هەردوو حکومەت لەسەر ڕێ بکەون ئێستا دەبێت 150 بچێتەوە بەغدا دوای بەغدا بینێرێتەوە بۆ هەرێمی کوردستان کە داهاتی ناوە خۆیە بۆیە پێویستە ئێمە ئەوانەی کە لە بەتایبەتی لە بواری یاسا و یاسایی ئیژەکەین خوێندنەوەی پشت یاساکان ببینین هەموو توێژەران هەموو یاساناسان لە هەرێمی کوردستان پێیان وایە دەسەڵاتێکی نوێ لە عێراق سەری هەڵداوە کە ناویان لێناوە دەسەڵاتی دیکتاتۆری دادوەری لەوانەیە ئێمە هەست بە بڕیارەکان نەکەین بلە ئێستادا بەڵام لە ئایندەدا دژی دۆزی ڕەوای کوردەکەیەکێتی و پارتی و یەکگرتو و هەموو لایەنە سیاسەکاندا بە شێوەیەکی گشتی تێی زەرەر دەکەن ئەو تێدا تیایدا زەرەر دەکەن زەرمەند دەبن ئەو ڕۆپارتی حکوومەتی بەدەستە ئێلەوانەیە چەند ساڵێشتر یەکێتی حکوومەتی بەدەست بێ یان یەکگرتو یان حزبێشتر حکوومەتی بەدەست بێ ئەو کۆت و بەندکردنە کەواتە لە بەزیانی قوارەی هەرێمی کوردستان کۆتایی پێدێ بۆیەوە باشترە ئێمەمانان بیر بکەینەوە لەسەر پاراستنی ئەم قوارەیە لەگەڵ لایەنە ئیجابیەکانی دادگا بڵێن بەڵێ ئیجابیە و لایەنە سلبیەکانیشی بەڵێ سلبیە خۆ بڕیاری تریشمان هەیە دادگای فیدرالی بڕیاری لەسەر ئەسڵەن یە خاڵش لێ جێبەجێ نەکرایە دادگای فیدرالی لەسەر مادەی 140 بڕیاریدا کە دەبێت جێبەجێ بکرێت و ئەتاوەکو ئێستا فعالە و ئێستا لە چوارچێوەی ئەو دادگای فیدرالیەشە و ئەو حکوومەتە ئیدارەی کەرکووتشەوە تەعریبێکی نوێن ناوچەکە سەری هەڵدا و هەر جێبەجێش ناکرێت کەواتە هەر بڕیاری لە بەرژەوەندی هەرێمی کوردستان بێ دەتوانن ئەرقەلەی یاسایی بۆ دروست بکەن شەڕی یاسامان لەگەڵ دەکەن بەداخەوە ئێمە پارت و لایەنە سیاسیەکانیش نەماتوانیوە کەسانی شیا و یاساناس لە پەرلەمانی کوردستان دابنین لەسەر بنەمایەکی سەقەت کاندیدەکان پێشکەش دەکەن بۆیە حاڵمان گەشتەوە حاڵە
زۆر باشە کاک بەجێت ئەمە چارەنووسی بەرەوکوێ دەگات کە بەشێکی دڵخۆشە بەشێکی پێی وایە مەترسێکی گەورە هەیە هەرێمی کوردستان دەکەوێتە بەردەم چ بەرداشێک وڵا کاک زانە پێشەوە جوابی پرسیارەکەت بەمەوە ڕوونکردنەوەی لە سەقسەکەی کاگاراز باسکەم طبیعی ئەو باسی چەند شتێکی کرد هیچی لەگە ڕێزما بۆ کاگاراز ڕەتی بەیەکەوە نەبوو باسی بابەتی کۆتای کەرکووکە کات هەر ساڵی 2022 حکوومەتی هەر محکەمەی اتحادی پێکاتەکانی هەڵۆشاندوێتەوە لە عێراقا نەماوە نەگەر هەرێمی کوردستان يعني تقريبا هاوتەری بوو لەگەڵ ڕۆژی بڕیارەکەی محکەمەی اتحادی بۆ پێکاتەکانی شتیوانیە اعتمادی نەکردێتەوە سەر کورسی کۆتا تاوەکو کۆتاوە دەنگی چۆن هەیە کۆتای مەسیحی ئەوان ئەو کۆتای مەسیحی هەیە بۆ ئەنجومەنی پارێزگاکان هەیە شتیوانی ئێستا بۆ انتخابات تۆرا رازەڵ شتیوانی نانە هەیە بەڵە هەیە حەزەکەم بۆ بابەتا با بچێتەوە کاکزانە ئەبا کەوتە ئەو باسی ساڵی 22 دەکا ئەو باسی ساڵی 22 دەکا کۆتایە کۆتا هەموارکرا و ساڵی 23 یاسای ژمارەنەوە جەناب قسەکی با قسەکانم کەم پامەکەم بگەنم طبعی ئەمە بۆ شێوەیە نییە و باسی بابەتێکی تری کرد کە یەکێتی بۆچی لە حکوومەت ناکشێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت نەکشاوەتەوە ئەوان خەڵکیان بەم دەردەبردووە گەر یەکێتی لە حکوومەت کشێتە وڵا بێ خەڵک شۆڕشێکی تر دووبارە بکاتەوە طبعی لەبەرەوە یەکێتی بۆیە ناکشێتەوە یەکێتی هێزی دەسەڵاتە و یەکێتی خەمخۆری خەڵکی کوردستانە و دیفاع لە بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستانەکات و جنابی مامۆستا عەبدولخالق شتێکی باس کرد بە مەسەلەن مدیر و معاونەکان هەر هەمووی یەکێتی مدیر و معاونەکان هەر هەمووی خەڵکتان بردەوە مدیر و معاونەکانش لەسەر جادە بوون یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ شێوەیەک زەخت لە فەرمانبەرێکی گیرفان بەتاڵ ناکات کە موچەکەی کەس نازانێت چێ بردوێت و چی لێ هات و چۆن دینەکات یەکێتی ناچێت بە زەخت و بە فشار و بە چاوسورکردنەوەک و هەولێر و دوهۆک خەڵک بێنێتەوە بە ئیجباری داوامی پێ بکات و بە ئیجباری عەزیەتی بدا و معاشەکەشی نەدات یەکێتی ئەعمالی سوخریە بە کەس ناکات بە فەرمانبەرەکانی خۆی ناکات یەکێتی مەبدەئێکی سۆسیال دیموکراتی هەیە ئینسانیانە مامەڵە لەگەڵ مرۆڤدا ئەکات ئەجا ئەو مرۆڤە هەچ کەسێک بێت لە هەچ ئاستێکا بێت هەچ بیر و باوەڕێکیە بێت و جەنابی مامۆستا عەبدولخالق شتێکی باس کرد بەڕاستی يعني لەگەڵ حرمەت و ڕێزی گەورەم بۆ جەنابی مامۆستا يعني ئینسان بە ئینساف بێت ئێمە ئێستا لە سنووری زۆنی سەوز جەنابی مامۆستا باسیەوەی کرد کە داهاتی ئێرە دیار نییە هەموو داهاتە نانەوتیەکانی سنووری پارێزگای سلێمانی لە گومرگ و ناگومرگ و زەریبە و هەر هەمووی ماڵپەڕێکەیە کە پێی دەوترێت ماڵپەڕی شەفافیت بە بەردەوامی ئەوە بۆ ماوەی نزیکەی ساڵ زیاتر دو ساڵ و نیوە بێت هەموو ڕۆژێت داهاتەکانی ئەم سنوورە بە شێوەیەکی ڕێک و پێک بڵاوکاتەوە و ئەو کەسانەشی کە داتاکە ئەنێرن داتای داهاتی سنووری پارێزگای سلێمانی دەنێرن بۆ ئەم ماڵپەڕە هەر هەمووی خەڵکانن لەوانەیە یەکگرتووشی تیابێت لەوانەیە گۆڕانیشی تیابێت ئەیچیت لایەنەکانی تریشی تیا و هەموو داتاکانیش بەڕێک و پێچی دەگاتە ماڵپەڕەکە و بڵاوکرێتەوە ئەگەر یەک خەلەل لەو داتایانە هەیە ئەتوانن باسیکەن هەر هیچ نەبێت لە فەیسبوکەکانی خۆیانەوە باسیکەن و بیکەن بە هەڵا بڵێن ئەم داتایە شاراوەتەوە و هەر لەم سنوورێش بووە کە مامۆستایان و جەنابی مامۆستا و هەموو ئەو مامۆستا بەڕێزان و فەرمانبەرانەی تر کە هاتوونەتە سەر جادە هێزە ئەمنیەکانی سنووری سلێمانی و سنووری پارێزگای سلێمانی جگەلەوەی کە هاوکار و پشتیوانی خۆپیشاندەران بوون بەڕاستی هیچ کارێکی تریان نەکردووە و پشتیوانی خۆپیشاندەرانیان کردووە و هیچ فشار لە هیچ مامۆستا نەکرا و جەنابی مامۆستا باسیەوەی کرد کە مامۆستایان سزا دراون یەک مامۆستا سزا نەدراوە لەسەر غیابات جیاوازە غیابات مۆزەفێک غیابات سزا نییە لە بەرامبەر موچەکەی بەپێی قانون غیابات سزا نییە من فەرمانبەری دایرەکەم ئیمڕۆ نەچوون بۆ دەوام مدیرەکە توانێت غیابم بات بە نەهاتوو ئەمە سزا نییە سزا ئەوەیە کە لە قانونی ئەنضیباتی مۆزەفی بەڵێ قانونی ئەنضیباتی مۆزەفی دەولە مادەی هەشت لە قانونی ئەنضیباتی مۆزەفی دەولە جۆری سزاکانی دیاری کرد ئەوە سزایە ئەگینا غیابات سزا نییە و سەبارەت بە پرسیارەکەی جەنابی شت کاکە زانە هەرێمی کوردستان دەبێت بگەڕێتەوە سەر ڕێچکە ڕاستەکەی خۆی دەبێت بگەڕێتەوە سەر ئەو مەبدەئی کە ئەم حکوومەتی هەرێمی کوردستانی لەسەر دروست بووە دەبێت تاک بە تاکی خەڵکی هەرێمی کوردستان بە شێوەیەک حکوومەتی هەرێمی کوردستان لە زاخۆ تاوەکو خانەقین تاوەکو گەرمیان مامەڵی لەگەڵدا بکات کە خەڵکی کوردستان هەست بە غوبن نەکەن هەست بەوە نەکەن کە مافقراو بوون هەست بەوە نەکەن کە دەست بۆ گیرفانیان براوە هەست بەوە نەکەن کە گرنگترین سەرۆت و سامانی ئەم وڵاتە کە بریتیە لە نەوت
داهاتەکەی نەزان چی لێ دێت نەزان چۆن هێتەوە داهات بێتە بانقێکی ئەهلیەوە بەس لە ساڵی 2022 عفو 23 لە چارەیەکی یەکەمی ساڵی 2023دا بەپێی ئەو داتایانی کە دیلۆیت و ئەو داتانی کە وەزارەتی دارایی بڵاوی کردێتەوە یەک بانک بەس لە قازانجی گۆڕینەوەی دۆلار ئەگەر بە 145,000 بە معادل حسابی بکەین نزیکەی 250 میلیارد دینار بەس لە گۆڕینەوەی دۆلاری نەوتی هەرێم قازانجی کردووە سەرڕای ئەوەی کە پارەکەی خستوتە سەر هەژماری حکوومەتی هەرێمی کوردستان لە باقی منارە ڕسوماتی ئەوەشی لێ بڕیوە ئەی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بۆ دۆلارەکە ناگۆڕێتەوە دواسە ڕنجکەمتر لە خولەکە وەڵام کاک بەهجەت من بەڕاستیمە بەردەوام مقارنەی یعنی هەردوو زۆنەکە بەداخەوە کاڵین هەردوو زۆن هەر چارەسەر نەکراوە ئەم دەسەڵاتە بەڵام ئێمە مقارنەی هەردوو زۆنەکە بەردەوام وتومانە یعنی لای برادرانی شێتی ئەخەمە قسەکەمەوەیە جاخر عەرزەکە من ئێمە 4 مانگ 5 مانگ لەسەر شەقامون بەڕاستی ئێمە لێرەوە سوپاسی هێزە ئەمنیەکانەکەم بەردەوام مامۆستایانیان پاراستووە و ئێمە بە دڵنیاییەوە ئێڵێن یعنی لە تیڤیەکانە کە ئێستا لێرە ئێمە قسەی لەسەرەکەین لە بابەتی ئەمنیە و لە بابەتی خۆپیشاندانە جیاوازێکی زۆر لە زۆنی ئەملا و لە زۆنی ئەولایە ئەومان وتووە بەس بەڕاستی بەشەکەی تری تەنکەرات و ڕۆشتن و بردن و ئەمانە کاکە هەمووی لەو حسابیانەیە کە جەنابەت باسیەکەی ئەوە مەجای ئەوەیتیانە کاک بەهجەت تۆ بڵێ لێرە هیچ ناکری شامی شەریفە بە دڵنیاییەوە لەم زۆنەش بچۆ سەر ڕێگای سەیرانبەن بچۆ ڕێگای باشماق بچۆ شوێنەکانی تر بە غاز و نەوتەوە غێری ئەو تۆزێکی خێتە سەر حساب شتی تریشمانەیە مەخاڵێکی تر لەوەی کە زۆر کەس باسی یەک شتەکە کاک زانە ئەڵێن ئەمەی کە ئەکرێ لە بەغداد خیانەتە باشە ئێمە کە چوین داوای مافی ینی خەڵکمان کردووە داوای یەشێتی بێت داوای یەکگرتوو بێت داوای مافی هاوڵاتیانمان کردووە یخۆ کاکە کە بەرپرسانی حکوومەتی عێراقی دێن لێرە فەرشی سووریان بۆ داخن سەیرانگا و سەیرانگایان ژێڕن یعنی ئەمانە ئەمانە بەڕاستی سەیرانگا و سەیرانگایان ژێڕن شوێنە مەسیفە خۆشەکانیان پێپیشانە دەن ئەمە یەک خاڵی دووەم باشە بۆ وەزیری دەرەوە نایەتەوە بۆ جێگری فڵان نایەتەوە بۆ وەزارەتی فڵان نایێتەوە تۆ ئامادەی لەوێ مفت پارەی مفت وەرگری و بخێتە جیفانی خۆتەوە بەشە بودجەی خۆش وەرگری بەڵام ئامادەنی لەسەر موچێ فەرمانبەران قسە بکەی بۆیە ئێمە بەڕاستی ئەم هەوڵەی کە دراوە وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان وەکو ستاندار وەکو مامۆستایان ئێمە بە هەوڵی هەمویان ێزانین و ئەمەی کە کراوە هەوڵی مامۆستایانی شەقام بووە کە 4 بۆ 5 مانگ لەسەر شەقام بووین هەموو چوینی توێژەکانە پشتیوان بەخوا لەسەر ئەمەش وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان بەرداوامە بین تا دوا مافەکانی مامۆستایان و فەرمانبەران و هەموو چینی توێژەکان بەدەست دێت و یە خاڵیجێت خوا کاک زانە مەجالم بە باسی یاسایی کرد من حەزمە کرد لە ڕووی یاسایەوە مادەم بەڕێزیان دکتۆر ڕاوێژکارە حەزەکەم هەچەند کادری پارتی دیموکراتی کوردستانە ڕاوێژکارە لەگەڵ مەکتەبی سیاسی و سەکردایەتیەکە مەجالی ئەدەن بچێ پێیان بڵێ ئێمە دەممان نایانگاتێ ئەگەر لێرەوە ببیستن وەزعی کوردستان و وەزعی خۆیان بابەتە قوارەکە بە دڵنیایەوە خۆی وایە هیچ مشکلێنە باوەمان پێ نەپرۆشنەوە ترش لەسەر قوارەکەیە با بچی ئەویان پێ بڵێ قسەیان بۆ بکە کە بە دڵنیاییەوە ئەگەر ئەم بڕیارە جێبەجێ نەکەن دڵنیا بە مسادەرەی ماڵ و سامانیان نەکرێ و دەرەوەی وڵاتیشان لێ مەمنوعکرێ زۆر باشە دکتۆر ئاراس دوا سەرنجی بەڕێستان کەمتر لە خولەکەی کاتم تێپەڕی کردووە وەڵی من بە خولەک ناتوانم دوو خولەکم پێویستە کاک زانە خۆی کاک بەهجەت باسی ساڵی یاسای 22 دەکە با بچێ یاسای هەموارکراوی ساڵی 23 بخوێنێتەوە مادەی ژمارە 9 کە 9 کورسی کۆتایی داناوە بۆ ئەنجومەنی پارێزگاکان و پەرلەمانی عێراق 9 کورسی کۆتا هەیە بۆ هەموو پارێزگاکان مادەی ژمارە 9 لە یاسای هەموارکراوی ساڵی 23 دادگای فیدرالی حکوومەتی عێراقی ئیلزام کردووە بە ناردنی پارە لە هەمان کاتدا ئەبێ نەوت و داهاتە نانەوتەکانیش تەسلیم بکرێ بەڵێ حکوومەتی هەرێم مولزەمە داهاتە ناخۆی و داهاتە نەوتەکان تەسلیم بکات لە هەمان کاتیدا عێراق ئەبێ بینێرێ بەڵام پێشتر دیت بووینمانە کە نەوتیش تەسلیم کراوە حکوومەتی عێراق کەم تەرخەم بووە و نەیناردووە گرنگە بە نەفەسی حیزبیەوە باز لە بابەتەکان نەکرێ هەمومان خەمی کوردستانمان بێ ڕاستە قوارەی هەرێم بالفعل قوارەی هەرێم مەترسی لەسەر نییە بەڵام کۆتوبەندکردنی دەسەڵاتەکانی بەڵێ کێشە لە ئایندەدا بۆ هەرێمی کوردستان دروستەکات پێویستە لە پەرلەمانی داهاتوو چکە ئێستا کۆمیسیۆنی عێراق هەرێمی کوردستانیش کاکزانە لە کار کەوتووە ئەبێ دووبارە لە پاش پەرلەمان حکوومەتێ دروست بکرێتەوە کۆمیسیۆنێشتر دابڕژێتەوە دەبێت عێراق سەرپەرشتی انتخاباتەکانی هەرێمی کوردستان کە زۆربەی زۆری لەو بڕیارانەی کەەوە دش بە هەرێمی کوردستان درراوە کێشەی تێدایە بەڵێ ئەگەر بچێ بنەڕەتدا کێشە یاسایی تێدا هەیە و وەڵاهی هەموو هەر حەزبێکی تەماشاکێ لە کوردستان خۆی بە خاوەنی کوردستان دەزانێ تەنیا یەکێتی نییە
خاوەنی کوردستان بە یان یەکگرتوونیە خاوەنی کوردستان بە یان پارتی نییە خاوەنی کوردستان بێ ئیدی ئەوە کورسەکانی دەنگدان و هەڵبژاردن ئەو یەکلا دەکاتەوە سنگ و مەحەقێر حزبێکی سیاسی چەندە لە کوردستان. سپاس دەکەم دو سەرنجی بەڕێستان لەکەم تر لە قوڵەکەت بە هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بەڵام بێچەتی نیشتیمانی کوردستان چەند جارێکی تریژستم و ئێساش تاکی دەکەمەوە شۆڕشی ڕاستکردنەوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان دەست پێ کردو و کۆڵ نادات هەتا ئەو شۆڕشە دەگەێنێتە خاڵی سەرکەوتن. سپاس بۆ بەڕێز بەهزت ئەحمەد کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان شارەزای یاسایی سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولخالق ماوەتی کادری پێشکەوتی یەکێتی ئیسلامی کوردستان سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس عەبدوڵڵا پارێزەری ڕاوێژکار و پسپۆر لە یاسای نێودەوڵەتی سپاس بۆ بەڕێزیشتان سپاس بۆ هاوکارانم بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەرنامەی ڕانمان پێشکەشکردن هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەبێت.